چارەسەر بکرێن. ناکۆکیەکانی ناوخۆی هەرێمیش هەموو لایەکی ماندوو کردووە، یعنی ناکۆکی سیاسی هەموو لایەکیان ماندوو کردووە، بەڕاستی خەڵکیشی ماندوو کردووە و من پێشم وایە وەختی هاتووە کە ئەم کێشانە دەبێت چارەسەر بکرێت و لەگەڵ یەکێتیش دەبێت چارەسەر بکرێت. ئێمە من پێم وایە هەر لێرەوە ئەم کۆنفرانسەش بە دەرفەت دەبینم، هەر لێرەوە داوا بکەم لە برادرانی یەکێتیش، داوا بکەم لە کاک قوبات لە تیمی یەکێتی لە حکوومەتدا بگەڕێنەوە بۆ ناو ئەنجومەنی وەزیران. ئێمە ممکنە بە تەئکید نیگەرانی هەیە، بە تەئکید مەشاکل هەیە و بە تەئکیدیش نیگەرانیەکانی ئەوانیش لە هەموو ئاستێک لە سەرۆکی هەرێمەوە، لە سەرۆکی حکوومەتی هەرێمەوە، لە هەموو ئاستێکدا زۆر بە جددی وەرگیراوە. بەڵام حەل ئەوە نییە لە دەرەوەی حکوومەت ئێمە ئەم کێشانە باز بکەین. حەل ئەوەیە بگەڕێینەوە بۆ لەگەڵ یەکتردا بنیشین، حەل ئەوەیە جێگیری سەرۆکی حکوومەت بگەڕێتەوە بۆ کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران و ئێمە هەمومان پێکەوە کار بکەین و ئەم دەرفەتە زێڕینەی کە ئەمڕۆ بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق هاتۆتە دی ئەم دەرفەتە لەدەست نەدەین بەشتی زۆر بچووکی بێمەعنا. طبیعی ئەمە معنە ئەوە نییە من شتەکان بەبێ ئەهمیەت دەبینن. کێشە هەیە، بەڵێ کێشە لە بینی ئەم دوو لایەنە هەیە، بەڵام ئەم کێشانە دەبێت لەناو حکوومەت عیلاج بکرێتن. ئەگەر لەگەڵ یەکتر گفتوگۆ نەکەن و لەگەڵ یەکتر دانەنیشن و لە دەرەوەی ئەنجومەنی وەزیران باسی کێشەکان کەن حەل نابێت، دەبێت بگەڕێنەوە و هیوادارم برادران ئەم پەیامەی منیان گوێ لێ بێ و ئینشەڵڵا بە زووترین کاتیش بڕیار بدەن بگەڕێنەوە بۆ ناو ئەنجومەنی وەزیران.